خوات سەرمان بەخێر بێ و پیاوەکە خۆش بیاخوا جیهان بەرێ بەتەمای ئەوڕۆ چمام دێی هەر تەماتە و ڕوون نییە ئەتۆ بەڕاستە ئەرێەوە بۆچە هەموو ڕۆژە تەماتەی لە ڕوونی تەماتەی لە ڕوونی وەڵڵا ماعیدەت بۆگەنی کردم ئەرێ پێم بڵێ ئەتۆ شیویت کە نازانی لێنەی ئێ پیاوەکە چ بکەم ئەتوشدا گۆشتی بینەوە ئەرزاقی باش بینەوە حتا ئەم شوی خۆشخۆشتان لۆ لێنێ پارەی لە چێ بین کا ئیش کا کاسبی لەو شارەت ئیژمایە لۆ نمایە ئەدە و عالەمە کومار و منداری بەخێو دەکاتن هەمووی کار و کاسبی ناکە هەمووی وەچی تو نییە زمانت چەند درێژە جیها باشترین عیلاج ئەوەیە ئەم سەفەرەی خارج بکەم دیسان مێشکمانت بردێ بەو خارجەی وا دەزانی لە خارج پارە ڕژایە بەێ ڕژایە شەربی دەبی سەفەری خارج بکەم بە باوەش پارەی بینمەوە چایی دۆست و دوژمنەکانی شکۆرەکەم بە تایبەتی عەلی برات کە دێو دەچی پۆزمان لەسەر لێرەدا پیاوەکە من شکر پارەم ناوێتن تۆ بەڕاستیتە ئەتو پارەت لۆ چییە بابە منداڵەکانمان پارەیان نییە جلکەک نییە لەبەرکەن پێڵاوەک نییە لەبەرکەن شەرمێرەکەم بچنە دەوام بچنە مەکتەبەچی ئەمن دەمێ ئەو سەفەرەی بکەم پارەکی وایان لۆ بگەڕێنمەوە بتانن ژیانەکی شاهانە بژی کاک مستێ باشی بەڵێ جملێتە ئەتۆ بەڕاستیە هەموو شتێک تەواو پێم بڵێ سبەینە سەعات چەند پێنج زۆر باشە یعنی سەعات پێنج بێکەوە بەڕێ دەکەین وەنیە زۆر باشە خوا لەگەڵ کاک مستێ خوا لەگەڵ ژنەکە ئەو هەموو شتێک تەواو بوو لێم گەڕێ با بچم خۆ کۆکەمەوە یا وڵڵا خوایە گیان چ بکەم خوایە دیسان بەتەنێ بەجێمان دێڵی خوایە بە قوربان بم لا حول ولا قوة إلا بالله خۆس بینەیە نەسیم هەر نەهاتەوە ئەی هەواش خۆ مردمادی تەلەفۆنی لۆ بکەم هەر جوابشم ناداتەوە جواب با تەلەفۆنەکی دشی لۆ بکەم بزانم ئەو کوڕە لە چێیە دیسان جواب ناداتەوە ئای عارف کوڕۆیشتێ بەت بەجێهێشت بە خۆت قوتاع کردیەوە من داران لەشت بەسەر و جێلاچی من بەجێهێشتیە نارێم جواب ناداتەوە چ بکەم خوایە چ بکەم با تەلەفۆنەکی لە بۆ عەلی بکەم عەلی بێتن بەهانامەوە خوایە دەبی بەو سبەینەش لە خوێ هەڵستابی یاخەوە سەعات شەشی بەیانیە خێر دیسان خوشکم بۆ سبەینەی دەبی چ بی بەرێ خوشکم عەلی بە قوربان کوی باشی عەفوم بکە بەو سبەینەی زعاج دەکەم تەلەفۆنم لێ بۆ کردی بەس چ بکەم بەخوا دیسان نەسیم نەهاتیتەوە مارە و شۆکەش خوشکم خۆ ئەو یەکەم جاری نییە لەوەتی بەبیرم دی ئەوە تاخیر دێتەوە ئەگەر باوی دوو سعاتی باشی بکردا بای وەختی خۆی ئێستا ئینسانێکی باشی لێ دەرەچوو ئێ کوڕە چ بکەم بە قوربانش کەس شک نابم لە تو زیاتر ئەدی تو برامنی ئەو ڕۆیشتە منداڵانێ بەسەر و جێلاچمە بەجێهێشتیە ئەدی هانە لە بۆ چێ ببەم ئەگەر بێت و نسحەتە چیان بکەی ئاگایەکت لێیان بیتم بە قوربانت بم خوشکم ئەمن هەر پێم دەکرێن نسعەتی مار و منداری خۆم بکەم زروفەکە ئەو ڕۆگۆڕایە چێ بەجێ چێ دەکاتن باشە خوشکم ئیشاڵڵە سبەینێ دێم لە بەخاتی تو دەیاڵە خواحافیز خوا حافظ برام خوا حافظ ئەی هەوار خوایە چ بکەم خوایە دەبی لە چێن دەرەبی دیسانەکە یا ڕەبی ئەی خوایە چ بکەم خۆ ئەو کوڕە هەر نەهاتەوە با تەلەفۆنە چی لۆ بکەم ئەو جارەش ئەی ڕۆخۆ سەعات دەیە بزانم جوابم ناداتەوە دەی خوایە جواب داتەوە نا وەڵڵا هەر داخرایە ئەو جارێ
ئەی خوایە قوڕی چێ دەبەسەری خۆم بکەم ئەبن یا ڕەبی چ بکەم چێ بچم ئەی هاوار دایەجان چۆنی؟ کوڕم خۆش نەبی لە چێ دەرێ بوویە تو بەو شەوە یا ڕەبی خوایەم چ بکەم لە دەستم تو دایە لە چێ بووم لە دەرێ بوومە قابلی لە چەند دەربووم ئێ چ بوو دەرێ تو خلاص نەبوو نەبڕاوە کوڕم ئاخر نابی کوڕ ئەگەر لە ماری بابی خۆی نەبی شەوان دەزانی معنای چییە؟ دایە دەزانی چی ئەواز لەو قسانە بینە زۆر ماندیمە کوڕمە تو لە جێ بابتی بابت ئێستا لە بۆمە ناوی بابم نەینی ناوی عارفی بابم نەینی ئەگەر ئەو ما با ئێستا وەزعمانەوە وەزعانە دەبوو کوڕەکەی کوڕم لای بابت مەینە چێ دەزانیستە بابت مایە مردیە ئینشاڵڵا مردبی لە کۆرمان ببیتەوە ئەم دەچم دەنەوە کوڕم وامەرێ یا ڕەبی خۆزگەکە هەر بچی بخەوی یا ڕەبی خوایە چ بەسەر هات یا ڕەبی خوایە ئەو منداڵانە لۆ ئیسلاحکەی ئەو ماڵە لۆ چاکەی یا ڕەبی خوایە مارە مێشکم مەبە دیسان دەیمیتەوە بەتوان هاتنەوە زۆرت چییە؟ ئاگار لێ کچەکەت مێشکی منی خوارد لۆ چی کردێ دیسان؟ دایکە بە ڕۆژی ڕوونا خیانەت لەم نەکات شەرمێ ناکرێت و خیانەت ناکەم دەمەوێت ژنی بینم بە شەرعی ژنی چێنی دوامرت پێ بەخەو ناکرێت سەر سوال کرد چێ سەر سوار کرا کابرم وەرە خواتۆیێشم بەسەر ببێنی هەی سوال کرد چێ سوال کرا بەرم چاری بەشتی بەخەو دەکەم تێگەیشتی قسە لە قسە نەکەی وەرە ئەو لای فەرمان دوای لەو کچەی دەکەی یعنی ئەگەر بێ بابت دەبێ وای دەکەی ئەخەر بابیشی باش دەیناسی نوێ ئەنگۆی بەچێشت لۆ چیتی کاکە لۆ والله ئێستا ڕوو نەسیمە بۆ بانگەکەم باشە ڕۆڤان چیکە بەرمە چ وەرە نەسیم خەوتی هەری مەستێنە کاکە نسیم نسیم کاکە نسیم نسیم هەستا کاکە دەهەستا دەهەستا توخوا هەستا دەی چی بووە؟ دەهەستا کاکە دەوێ هەستا دەهەستا جۆلۆ بەزم وەڵایە دەهەستا فەرمان چی لێ کردم کاکە ئەو فەرماوەی لێ کردی؟ لە چێ فەرمان؟ لە ژوورەوەیە لێ فەرمان فەرمان کاکە فەرمان لۆ دەکەی بابا تو چ لەو کچەی دەبێتن ژناتت لۆ ناگا کابانێ لە ماری ئاخر لۆ ژنی بەسەر شەرعی پێدەیە شەرع ئەوەی لۆ شەرعی دەناسی و دەزانی لێی تێدەگەی ئەگەر ژنی دووەم بینیەوە ئەدی لۆ دوورکان نێژی ناکەی بە قسەی شەرعی ناکەی کوریا تو لە پیاونانی ها؟ ها؟ ئەتو بویە پیاوە لە قسیمە نەسیم بەردە نەسیم کوریا بەسە کوریا بەسە کوریا بەسە دەنگدان دەگاتە ئاخیری گەڕەچەند گولۆ دەکەن هارویلا بڕۆ دەری لە مای وەرە وەرە دەبیمەوە ڕاستە خوشکم نییە بڕۆ دەری لە مای هاژنی دووەم بەسەر دێنمەوە بەدەڕاتیش بێتەر بێت ئەتوکیای ئەوەی ژنی دووەم بینیەوە دەبڕۆ دەری دەی دەبڕاتان لێم نەدای بڕۆ دەری پێت دەری بڕۆ دەری سەر سپێ هاڕ بڕۆ دەری بڕۆ دەری بڕۆ دەری نەسیم هەر ئێرە بخون دانیشتم بابە دانیشتم خوشکمەوە چییە؟ ئەم هاتم خەبەرێکی خۆشتانەوە بینم بەسەر ئەو گارەگارەی دەهاتمەوە چییە؟ چ بکەم بەبەرا چ بکەم وا دەکەم کوڕا وا دەکەم کچە مشکلەیە خەلاص دابیتم دانیشە برام دانیشە کچم سیمان چەند جارم پێگوتی نەسیمی هەرمەستێنە دەبتە شەڕیان ئەی هاوار بەخێر بێ برام بەخێر بێ خوشکم ئەم ڕۆژێک هاتمە ئێلوکانە نەبوو شەڕ نەبی ئەم هاتم خەبەرێکی خۆشتان پێ برێم بەسەر ئەو گارەگارەی داهاتم خەبەری خۆش کالۆ مارە خەبەری خۆشەیە بە قوربان لەو خەبەرە خۆشت چێ کاتە پێم برێ وەڵا خوشکم برادەرەکم بۆ سبەینی تەلەفۆنی لە بەریتانیا لۆ کردم دەرێ عارفمان دیتێ لە ڕێستورانتێکی کوردی ئیش دەکا عارف ئارێوەڵا خۆزگەوابی یا ڕەبی خوایە ناداکەوانیە هەموو جاڕوامان پێڵەن و ڕاست دەرناچێت خارە ناوی عارفی مەینە عارف بابی من نییە و قەت بابیشم نەبووە باشە کوڕم ئەو لێرکانینە ڕۆشتی ئەدی داکرد لۆ احترامی داکرد نادیەوە هات دەردی دەدێ هەموو شەوێ درەنگ دێەوە ها لۆ شەوێ درەنگ دێەوە یەکەم خارە عارف ئەگەر بابمان بە تەماشا خوشکەم کە ئەوە حاریتی زاواتی لەگەر دەکە دووەمیش بە هیچ ناوەک تەداخولی ئیشی من ناکەی ئەمە گەورەمە بە خۆم دەزانم بڕیانکەم خوشکم ئەو ئەخلاقی کوڕەکەتە دەبینی ئەخلاقم چیتی خارە باش ئەمن دەڕۆ برام دانیشە بە قوربان دانیشە چێوە ئەمە دەچمەوە دەڕۆم ئەمە خەوم دێ ئەگەر ئەو ناکەس بە چاتەوە بانگم کە
کاری لە من یەکسانی چاکە نەشکاش لەو هەموو شەڕ و هەرایە. ئەلۆ سڵاو دادە جیهان چۆنی؟ سڵاو کاک مهندس باشی؟ دادە ئەوڕۆ ماڵمان بار دەکەین ئەگە زەحمەت دەبی بێ ماڵەکەمان لەوە خاوینکەوە. باشە باش مهندس ئێستا هەندە چ دیکە دێم باشە. دەی باشە چاوڕێتم. خوا خوات لەگەڵ خواحافیز. برام ئەوە مهندسەکە بۆوی لە مارێنی شێ دەکەم دەرێ ماری دەگۆزینەوە وەرە هاوکاریمان بکە بەس ناپان وە کچێ بەتەنێ لە مارێ بەجێ بێنم لۆ خۆت دەزانی نەسیم نەشەوێ نەڕۆژێ لە مارێنی ئەو جا دەرێم لۆ لەگەڵ خۆت نابێەوە مارێ وەی بەسەر چا وەڵا باشترە دایکە ناچم حەزم لێ نییە کچم کو دەبینەتی ئەد بەتەنێ لە مارە کو دەبی دانیشی ناچم کچم کو نایە کو دەی بەتەنێ لە مارێ بی ئەدی بەتەنە ژنەک دەبی لە مارێ بی ناوەڵا نابی ئەدی کچێ چەندم پێگوتیم بێر بەو کوڕای مەکا گوتت خۆشم دەوێ خۆشم دەوێ ئەوە خۆشەویستەکەن داهەستە مادەم برام ئەوی شەم لەگەر بکە لەگەڕە خۆت بیبەوە کرد فەرمانی بابستەوە ناچمەوە بەوێ دایکە بەتەمای بکوژە نایە وەڵا دەبی بیبێەوە ڕاوەستە ئەو مشکلیان حەل دەکەم ئەتو دەبی لە جێی خاری خۆت دەرنەچی باشە هەستە پێشم کەەوە مشکلەکەت لۆ حەل دەکەم ئەو کوڕەش قسەی بکانە بەخۆم دەزانم چی لێ خاڵە لێ مادام تخوامم بەوە کچم شەڕت و شروعی لۆ دادرێن بەخوای ئەو جارەنا دەرکەی محکەمەی لێ دەگرم لە ژۆری دەکەم باشە نایە بۆ نامن نایمەوە بۆ لۆ نییە قسە لەگەر بکە هەستا هەستا خەمە نەبی هەستا کچم هەستا پێشم کۆ هەستا وەرە خاتون حەمامەکان فیسن زۆر قەنەفەکان هەموو تۆزیان لەسەرە ژوورەکان باشە ئادەکە بستڕەوە باشە نیوڕانش بە خۆم دێم و ناتۆ دینم هەرچێت پێویست تەلەفۆنە بکە باشە چاو دەستەکان زاری بەهێز خواحافیز خواحافیز دڵتەنگی آخرەوە ماوەی لە تو دوور بووم ئەمە هەر کاتێک لە تو دوور بووم هەست بە تەنیایی دەکەم غەم و ئازارێکی زۆرم دەبی بەڵام ئێستا کە لەگەڵ توم هەست دەکەم پاشامە کەواتە ڕاستە دەڵێن دڵاگای لە دڵە باشە ڕۆیە چ بوو گوتت مۆزوعەکەیە گرنگە دەمەوێتی باسکەم مۆزوعێک نییە دوو مۆزوعە یەکانەوەی کە نەسیم خۆت دەزانی ئێمە ئایلەیەکی دیارین وای من ئایلەکەم ڕازی نین تۆ بە دایک و باوکت بێ یعنی چۆن بێ دایک و باوکم بم ئاین تۆ بێ دایک و باوکت خۆ من دایکم هەیە ئەی باوک دیسان باوکم ئەرە من چەند جار بە تۆ بڵێم کاکە بە قورعان نازانم بابم چی لێ هاتیە والله نازانم کێ دەزانی مردیە زندیە هەرچیە بەس بیبینمەوە نازانم لە چەند دەریشە بەخۆی بچم لە دوی بگەڕم بیهینم ئەی من چ بکەم ئائیلەی من ڕازی نین تۆ بەبێ باوکت بێ ڕۆیە خۆ من داکەم هەیە دوای بە خۆدە من دەناسی ئەمت خۆش دەوێت یعنی پێویست بەوەی ناکە ئەگەر نیەتت بیدە تاین داک و بابت قەناعەت پێبینی بەس من دایکم قەناعەتی نایە دەڵێ ئیلا دەبێت لەگەڵ باوکت
شتێکی تریش هەیە. ئەوی ترچە؟ نامەوێت دڵتوندت بکەم، بەس تام پرسیارێکی بکەم؟ فەرموو. نەسیم دا کچە ئیش دەکەم. دەتوانین وەڵام بدەیەوە؟ باشە ڕوئە عیلاقی بە تودا چیە داکەم هەری شت بکە. چۆن عیلاقەی نییە؟ تۆ خۆت دەزانی ئەمە عائیلەیەکی دیارین. من ناتوانم قبوڵ بکەم خەسووم خزمەتکاری ماڵان بێ. هەر کچێکی تر کە لە عائیلەی من بوو بێ ناتوانێت ئەو شتێک قبوڵ بکەم. تکایە ئەوەی تێبگەم. من ئەو قسەیم نەکرد کە تۆ تێکچی. ئەمن جارێ دەڕۆم. خوات لەگەڵ. بۆ چۆ؟ نەسیم! نەسیم! جانەکەم حەیرانت بووم کچە قوربانت بووم خەم نەبینا دێمە داوادە و هەفتەیە هەموو شتمان بڕاندیتەوە جانە سیبانە واویس فەرمان بۆ قسەم لەگەڵ ناکەی؟ چت پێ بڵێم؟ سوزانم دوو قسەی خۆش بکە لەگەڵم بۆ ئاساردی هەڵپەڕم شاید لۆ بکەم؟ باش قسەت لەگەڵ چیە کرد؟ چ پەیوەندی بە تودایە ئەسڵەن؟ چۆن پەیوەندی بە منۆ نییە؟ من هاوبەشی ژیانی تۆ نیم نابێ بزانم؟ یعنی دەبی تا داخولی هەموو ژیانی من بکەی؟ بەڵێ ئیشم هەبوو ئیشت هەبووە؟ ئیشم هەبوو باش سیرکە من قبوڵ ناکەم ئەوە لەبەر چایە من دانیشی قسە لەگەڵ ئافرەتی کەیاکەی تێگەی؟ ئافرەتی چ؟ جانەکەم تکایە دەبەستەیی تر با ماڵ تێک نەچێت تو هەر چێکت پێ خۆش بێواکەن بەس ئەو مۆزوعە لەبیر خۆت بەرەوە با ماڵ تێک نەچێت ژنی دەنمو تاو هیچ پەیوەندی بە تودانیە چۆن پەیوەندی بەم نانیە؟ یعنی من لەبەر چاوی خۆم هەموو شتێ ببین و قسە نەکەم؟ ئەرە دەبەستە ژنی دەنمو تاو هیچ پەیوەندی بە تودانیە دوایە شەرع ڕێی پێدایە و چاری بینی پارەم هەیە و تاو شەرع ها؟ بەس بۆ ئەوەی کە ئەو ژنە بێنیت ئەڵێ شەرع ڕێی پێیاوە ئەی نوێژەکانت ڕەمەزان زۆر بە ڕۆژ بوویت ها؟ سیڤان زۆری لەسەر مەڵێ دوایە چی نەشکت پێڵ دەدەم دوایە تلو هاتیەوە خاڵی لۆ توینەوە من لەبەر خاتری تۆ هاتمەوە لەبەرەوەی ویستم ماڵی تێک نەچێت نا لەبەرەوەی نهاتیەوە داکت کارەکەرە لە ماڵان ماڵی خایان دەکاتەوە توی پێ بەخێو ناکرێ لێ خاڵ دەتویناوە ئێرە جارێکیکە نەکەی باسی دایکی بکەی ها تۆ دەڕێزی خۆ بگرە وەرە دەتەوێت چی نەشکت پێڵدەم بەخوای بەزیاد و کوڕم ئەو شۆکە زوو هاتیەوە داژان وڵاتم خۆش دێ ئەو شۆکەش لەبەر تو وازواتمەوە وەڵی کوڕمە گەرم خۆشویست بەیانە دێژ ئەم بمەکارەکەری ماران دەچوو ئیشەکت دەدیتەوە کاسبێکت دەکرد ئیشەکت دەکرد کوڕم ئاگات لە مارێ دەبوو ئاگات لە من دەبوو لۆ منەتم کردە کارەکەر ئەدی چێنی کردە کارەکەر عارفی مێردت دیسان هەر ناوی بابەتی ناوە وازی لێ نانی ئەوە بابی من نییە نا ناوی منە بابی من نییە کوڕم ئەتو لەوە هادەرێ لەوا دەکەی خوا دەزانێت ئێستا بابت لە چێە مایە مردیە گوناحت دەگاتێ ئێستاش چاوت لە دویتی هەر ئەرێ وەڵا ئەستاش چاوم لە دویتی کوڕم
بابتان پیاوی باش بوو پیاوی خراپ نەبوو تاعات و نێژی خۆی دەکرد ئاگای لە مارێ بوو کار و کاسبی دەکرد بەس تەماحی دنیایە وەی لێ کردە و هادەر بەدەریش ئەو وڵاتەی بیت و کەس نازانی ئێستا لە چێە یا مایە یا مردیە تەماحی دنیایە خارە عەلیدا لۆ خارە عەلی خارە عەلی نەبوو بابم لێی دەپاڕاوە ئەو هەموو دوکانەی هەیە لە جێیەکی داینەنا لە کنەخۆی پۆزێکی لەسەر لێت دادەی بۆم پارەم هەیەوە تو نەداری هەتاوەی لە بابم کرد تەماح کردی گوت دەچمە ئەوروپا شتەش خڕدەکەمەوە ئەو دەرگەیە دەبڕ بزانە چییە بڕۆ دەرگەی بکەوە وەرە ژۆرە کچم وەرە ژۆرە وەرە ژۆرە وەرە ژۆرە دیسان بەزمەکەیە یاخۆ بەخێر بێ ئەمە چێ دیسان چ بووە چ خێر مایە چتە کچم دانشە دانشە یاخۆ بەخێر بێ چێ دیسان کچم لۆ دەگریێ عەلی چیەوە دیسان چ بووە ئەوە لە دوونێ ئەو کوڕە تەلەفۆنم لۆ دەکات دەری وەرە بیبەوە دیسان بە شەڕ هاتینا ئەوە نابتە پیاو نا ئەو جارە دەبی بەنەوە عەشکە مامەلەی لەگەر بکەم لا حەولە وەلا خەتای تۆ بوودایە بەزۆر منتان ناردەوە لە پێش چاوی سووک بووم ببنیەوە تۆ خۆت بە پێ خۆ داتویتەوە لە پێش بە قسە لەگە کچانەکان کچم گوتمان بەشکەم ئەو جارش بابی دەینەوە فرسەتە چی بدەینێ بەشکەم پیاو بیتن بەس بزانم کێوی نردیتەوە کوڕم ئەمن نردمەوە ئەم گوتمە خارت عەلی بیبەوە خارە لۆ دەی بێوەخ لۆ سوک ڕسوامان دەکەی کوڕم ئەمن ناردنەوە گوتم ماری لێ تێک نەچی بەڵکی ئەو کوڕش دەبتە پیاو فۆرە ئەوە نابتە پیاوە من دەیناسم ڕا بە تەلەفۆنت لە بۆ بکەم کوڕم دەلێ دەڕەواز بێبینە لا حول ولا قوة إلا بالله بسكم يا ربي خوا جواب ناداتەوە قسە لەگە ئەوش ناکات دەزانم ژن چیە کچم ئەوەی بەتەمایە بێنێت تاوا خوشکم ئەمن ئێستا دەڕۆم ئەنگۆش بە هیچ نەوعەک نایە لەو کچە بستەوە باشە نایەنم ئەم بە خۆمش فەرمانی دەبینم دەکەمە پیاوراوە باش ئێستا منیشم گەلک زۆرە دەمەوێ بڕۆم باشە بە قوربان بڕۆ يلا ئەم خوا زارە حافظ دێتە دێرەی نایە حەزیەت نییە خوا حافظ خوا حافظ بەخێر خوا حافظ کچم ئەتوو لە مارێ بە ئەتوش نەستیم لەگەڵ خۆت بم بە هەتا ئەو مارێ با بچم ماری کارمان دەستی ئەو ئیشانیان لۆ بکەم دەباشە باش ئێستا دام باوە برادەرم بێ نزیکە ئاگاد لە خۆبی باشە دەخۆت حاضر ئەوە نەش خڕکەوە نانەتش حازرکە لە بۆ ئێوارێکە بینەوە ئاخ باوکە ئاخ ئەگەر بەجێم نوێشتنێ ئەمامان لێ هات الو 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 کاکە دە جواب دەوە الو الو ئەتوو چێ دە جواب دەوە الو الو بەڵێ الو الو ئەو لە قەمار بێ چێ بێت چەند ڕۆژە تەلەفۆنەکە و قسەش ناکات
بەخێر بێ ڕۆیا جان باشی بەخێر هاتی چۆنی وەڵا لەخۆی بەزیادی ئای بمنێت و کۆی منیش باش شکری خۆی هەر باش بیاخوا دەمەوێت شتێکی خۆشت پێ بڵام چییە دەبیڵێ داکم ڕازی بوو ئەوە تۆ بەڕاستە داکم گوتی هیچ کێشە نییە یعنی دایکی هەر ئیشێکی دەکا مشکلە نییە بەڕاستی دڵت زۆر خۆش کردم بەڵام نەسیم دایکم گوتی مەرجێکم هەیە مەرجەکەی چییە دەبیڵێ بابی خەمە سەر ڕۆح و جوانم گوتی نەسیم هیچی هەیە سەروەت و سامان شتێک بێ ببێتە ئی خۆتان زاتیە وا ئەگەر لەوانەیە نەچم بێ بەس ئیش دەکەم و پێی دەکەم ئاخر چۆن پێی دەکەم ئیش دەکەم باشە هەر ئەوەندە بەس نییە کە من بتوانم ژانت خۆشت بۆ دابیم بکەم نێڵم لە هیچت کەم بێ دایکت چیدی دەوێ داکم خانی دەوێ دەڵە خانیەک بێ ئی هەردووکتان بێ ئاسانە ئاسانە چۆن ئەتو خەمت نەبێ ئەم تەرتیبی دەکەم ئەم تەرتیبی دەکەم سارەت پێە بەڵێ دە باشە با بڕۆن لێچێ قاوەت لە خۆینەوە بۆبوونەوە باش باڵێ کچم سیڤان تەلەفۆنێکی بکە لە بۆ نەسیمی بزان ئەو کوڕە لە چێن دەرێ دیسانەوە نیوە شەوە نەهاتیتەوە دایجان ئەو چەند ساڵە بە قسەی ئێمە ناکە ئێستا بە تەلەفۆنی منێتەوە ماڵەوە دەوازی لە بێنە بەسەر لا حول ولا قوة إلا بالله. دایە جای فەرمان تەلەفۆنەکە ئەیدە جوابی دەوە بزان چ دەرێت چی دەوێت جوابی نایەمەوە ئەیلۆ جوابی نادەیەوە دە جوابی دەوە کچم وازی لە بێنە نامێت چارەشی ببینمی کرد ئەوە لە بۆم دیکردوە بۆ فەرمانە جوابی بەرەوە دەنگەکەی بە بەدەرۆدەی ئالۆ خەسوو گیان باشی؟ خۆش بی سەلامەت بی فەرموو خەسوو گیان سبەینێ دەمەوێت داوەتتان بکەم خێر داوەتی چی نامە لە چێ داوەتین چونکە من سبەینێ ژنی مارە دەکەم خوا لە ناوبەری تۆ بۆ لەم نەکەی ئاخر من چ خراپەیەکمە بۆ بەرامبەر بە تۆ خوا لە ناوبەری باشە نامێتم چارەشی ببینمەوە من لێو جابۆی تر نەیتەوە سەڕێم کچم خەمێ بەخۆ کچم خەمێ بەخۆ خەمێ بەخۆ چ بکەین دایکە تۆ ڕاست دەکرد من ئەڵەم کرا سەرگیرم لەگەڵەوەیە کرد من هەموو خۆشەویستیەکەم پێشکەش بەو کرد کە چێ و ئەو بێنمەک دەرچوو وایە ئەگەر ماڵی باوکی تیانە بێت ئاوای لێت کچم ئەرێ وەڵڵا وایە چ بکەمەوە بابت بە دوو ماری دنیای و پار و پولی دنیای کەوت ئەمێ وها بەجێشتێ و دەردەسەریەمان پێ دەکرێتە خوا کەریمە خوا گەورەیە چییە؟ ئەو نامەیەم بۆ هاتووەڵێ باوکت ماوە چێ؟ باوکت ماوە؟ وەڵی کچم ئەو ڕۆژەش ئەمن لە ماڵی مهندس دارای بووم ئەینەن ئەو حالە ها ڕقەمەک تەلەفۆنی لە بۆم دەکرد هەر دەیگوت ئەلو ئەلو قەتع دەبووم بزانێت تخوا نەفسی ڕقەمە کوا دایکە؟ ئەو ڕقەمە کچم ئەوە تەمەشاکە بزان عین ڕقەمە ئێستا نامەی ناردیە دایکە عین ڕقەمە یعنی دەبێت هەڕاز بێ ئەو قسەیە بزانەوە چییە؟ لەوانەیە نەسیم بێ باس مەکە لە بۆ برات باس نەکەی باش مەسەلەی فەرمانی قسە نانە باز ناکەم بە زۆی باوکمی پێڵە ئەوە هاتەوە دیسان کوڕم ئەوە دیسان لە چێ بووە بۆ نەخۆشەت لێ دێتن ئەوە چەند جارە پێت بنێم واز دە خواردنەوەی بینە کوڕم بەسە دا لە دەرێ بوو باشەنگۆ لە بۆ وەختێنە نووسینە چ بکەن کوڕم ئەتوو لە مارێ نەبی بە شەو نیوە شەوێ دیار نەبی ئەمە کو خەومان لێ دەکەوی کاکە نامەیەکم بۆ هات لە نامەکە نووسرا بوو باوکتان ماوە ئەژی
دیسان بابمان ئەو عارفە بێتەوە مارێ بەخۆم دەیگوتم بەخوای بخۆم دەیگوتم لۆ دەکەی ئەی هاوار خوایە جان زۆر شکر خوایە لە جێیەک ژنم بەسەرێت لە جێیەک برام ڕێزمان ناگرێت زۆر شکر یا ڕەبی خوایە چ بکەم یا ڕەبی خوایە ئەلو بەڵێ کاکە مهندس ئەلو باجیزیان چۆنی جانتەیە کە پڕی پارە و زێرە ئەگەر لێبی زەحمەت نەبی باشە لە چێن دەرەیە لەسەر قەنەفێ ژووری یەکەم باشە باش ئەوە دیتم بە سەرچا باشە خوا حافظ ئەلو سیڤان کچەکەم باشی؟ تۆ چیت؟ ئەمن بابەمە کچەکەم باوکە؟ ئەلو پیرێژم پێم وایە زێڕۆ هەڵتونیاندا سەردارەیەت ڕاستە ئەتو چێ دەرێ پێم برێ ئەمە کارەکەرم لێرە بە قوربانم زێڕۆ هەڵتونیت پێ دەرم پێم برێ دەی دەستکوژم ها من کوژە ڕاستە پێ دەرێم ڕاستە ئەوە جانتایە پێ دەبم تەلەفۆن و پۆلیسیش پێ دەکوژم باش بەخۆمان باش مهندس دارم بە قوربانت بم تەلەفۆن لە پۆلیسی بکە دز هاتە مارێ تەلەفۆن بکە با پۆلیس بێتە مارێ ئەو جەنتایەکەی پڕ پارە و زێر بوو هەمووی برد ئەی هاوار زوو بە ئەی هاوار زای هاوار چانە بوو نێخن کاندم ئەو جەمەستە چ جوابی مهندس دارای بدەمەوە ئەو پیاوە هەموو جەنتا و پارە و پول و هەر زێڕی چه هەبوو لەو مارێ بردی خوایە بە قوربانی خوایە ئەی هاوارش ئەو مهندسش هاتەوە کوری جان کوری بەخێر بێەوە باشی
خێر بێەوە مەگری ما بۆخوای نازانم چ بڵێم شەر نەزاری تو بووم خۆشبەختانە دزەکەمان دۆزیوە تخوا چێ بوو چێ بوو مهندس کادە پێم برێ والله نازانم کو پێ بگەم بەداخەوە کوڕەکەت بوو ئەش ئەش ئەی هاوار هەش ئەی هاوار هەشک و حەیاتۆ ئەی مهندس شەرمەزاری تۆ بۆ مەمن ئەی هاوار کوڕەکەشم بۆ دزە تۆ مەکەماوە ئەی هاوار کوڕەکەشم بۆ دزە پورێ 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 ئەی هاوار چ بکەم خوایە قوڕی چێندەر بەسەری خۆم بکەم چەندم نەسحەت کرد گۆتم کوڕم نەسیم بە مارێکەوە کوڕم نەسیم وازدە دەرێ بینە بە قسەی نەکردم زانە چی بەسەرینام کو ئەمی شەرمەزاری عالەمێ کردیا دەبینی لە چێندەرەیە ئەی هاوار دایجان خەم مەخۆ ئەو تە باوکم هاتۆتەوە کا بابە دەدی بابت کا لە چێە لۆ نایەتەوە مارێ بەس بەسەر چ دابێتەوە مارێ ئەوە خارتە خوشکم فەرمو عالی بە قوربان وەرە ژۆرێ وەرە وەرە خوشکم هەستن خۆتان ئازرکەم سینەکەن عارفیزی عارفم دیتەوە کادی عارف لۆ نایەتەوە مارێ ناوێری بێتەوە مارێ پێش ئەوەی بێتەوە مارێ شوێنێکەیە دەبێ هەمووان بچین ئەو شوێنە چێندەرە با بچین لەوێ دەزانن دەبا بڕۆن کوران دەبڕۆ کچم بڕۆ باوکە بەسە پاشتی هاتیتەوە باوکە پێم بڵێ پاشتی زۆر درەنگ کەوتی باوکە زۆر درەنگ هاتیتەوە بنە ماڵەیەکی شکاو بنە ماڵەیەکی پڕازار بنە ماڵەیەکی بێپەروەردە باوکە بەڕاست تۆ قەت لە خۆت پرسیەوە ئاخۆ کچ و کوڕەکەت پێویستیان بە پەروەردە هەیە پێویستیان بە تەربیەت هەیە نا بڕوا ناکەم هەرگیز ئەوەت پرسیدێ تۆ بە دوای پارە کەوتی بە دوای پارە کەوتی و ئێمەت بەجێهێشت سەیرکە کوڕەکەت وا لە زیندانە و لەسەر دزی گیراوە کچەکەشت وا لە زاواکەی جیا دەبێتەوە سەیری حاڵمان کە باوکە دایکمت بینیوە پرچی سپی بووە بۆتە کارەکەر لەو ماڵ و لەو ماڵیش دەکا بۆ ئەوەی ئێمە نان بدا بەڕاست باوکە لەسەر هیچ کێڵێکی قەبر بینی و تێنووسرابێ لە برسان مرد ێکەوە هەیە باوکە بزانە کە خوا ڕزق دەدا کوڕی خۆم بڕوا کە پارەی یەکجار زۆرم لەگەڵ خۆ بینایتەوە هەمووتان بۆ قەرەبوو دەکەمەوە قەرەبوو باوکە پارە لەوانەیە زۆر شت بێ بەڵام هەموو شتێک نییە ئێستا کە حیا حورمەتم ڕۆی لەنێو کۆمەڵگا ئێستا کە خەڵک پێم دەڵێن دز پارەوە ناگەڕێنێتەوە باوکە هەرگیز پارەوە ناگەڕێنێتەوە کوڕە تۆ دە ئازاری خۆت مەدا وەچی پێم گوتی پارەی یەکجار زۆرم بینایە هەمووتان بۆ قەرەبوو دەکەمەوە ژیانێکی زۆر خۆشتێکەوە دەست پێ دەکەین بڕوا بکە کوڕی خۆمە توش لەو سلسلە دەردێنم بەریچت پێ ناڵێم ژیانی من زۆر سەخت بوو هەر تۆ بووی هۆکاری ئەوەی کە من شەوانە باویتر خوشکم بۆت باش بکات کە ژیانی چۆن بوو با بزانێ ئەو بنە ماڵەیە چی لێ هات بۆی باسکە خوشکم بۆی باسکە پێی بڵێ کە زاواکەمان چۆن بوو لەگەڵت بەسە
قڕ بەسەوانە هەموو لە ڕابردوو بڕوام کە ژیانێکی زۆر خۆش بەیەکەوە دەژین هەمووتان بۆ قەرەو دەکەمەوە بەسە باسی ڕابردوو مەکەن دڵنیا بن پیاوەکە تازە تەمەن ڕۆیی ژیان ڕۆیی منداڵەکان ڕۆیی هەرچی سواگەڕێتەوە ئەو تەمەنە زۆر جار دەڵێن ڕابردوو دەبێتە دەرسێک بۆ داهاتوو بەڵام ئەو ڕابردووەی کە ژیانی هەبوومانی تێکدا چاوەڕێی چ داهاتووەک بین لێی پێم ناڵی باوکە هەموو دەڕەش بین بەبا دڵنیا بە هەمووتان بۆ قەرەو دەکەمەوە ژیانێکی زۆر خۆشتر لە پێشتر دەژین ئەوە پەیمانە دڵنیات دەکەمەوە دانی پێدابنێ باوکە دانی پێدابنێ تۆ بووی هۆکاریەوەی کە ژیانی ئێمە تێکچوو دانی تر پێدابنێ باوکە کە تۆ بووی هەموو ئازارەمان بۆی چشت باوکە بۆ ماوەی 10 ساڵ دیار نەمای باوکە کوڕۆ ویستم گەرانەوە کەم کەمە سوپرایز بە بۆ هەر هەمووتان سوپرایز ئەگەوە دەزانێت ئەوەم لەبیر کردبوو هەموو ڕۆژانە فکرم لە بۆ دەکردەوە ڕۆژانە تەماشای وێنەکانتانم دەکرد بەرەس خۆم لەم تێر بە تێر دەگریام من باوکەچی خراپ بووم بەڵێ من باوکەچی خراپ بووم کوڕەکە من باوێکی خراپ بووم یاڵە مۆرەسە خلاص بوو لێرە دەرم دێنی